بڕیاردانی بە ئۆنلاینکردنی خوێندن لە کۆبوونەوەیەکی ئۆنلاینی حکوومەتی هەرێمی کوردستانەوە ناڕەزایەتی شارەزانی بواری پەروەردەی لێکەوتۆتەوە و پێیان وایە بڕیارەکان جراسەکراونین و پرۆسەی خوێندن بە ئۆنلاین لە هەرێمی کوردستان زیانی زۆر بەر قوتابیان دەگەێنێت. بۆیە دەکرێت قوتابیان لە پۆل بخوێن و ڕێنمایی تەندروستیش جێبەجێ بکەن بە درێژکردنەوەی دەوام و کەمکردنەوەی ژمارەی قوتابیان. ئەو خوێندنە لەوانەیە کۆمەڵێک گیر و گرفتی هەبێت، کۆمەڵێک زانکۆیان گرفتیان بۆ دروستە بێت، هەروەها لایەنی ئامادەسازی لەلایەن قوتابیان و خوێندکارانەوە کە بارگرانێکی زیاتر دروست دەکات لەسەر پرۆسەکە، لەسەر کۆمەلگا، لەسەر لایەنەکان، لەبەرەوەی هەم دەکرێت لە ناو زانکۆن و هەمیش ئۆنلاینە، ینی هەردوو بارەکان ئەبێت ئەنجامی بدەن. بە بڕوای منە توانرا توێژینەوە و بە دوواداچوونی باشتر کرا بە ڕاپرسی باشتر کرا بە تاوەکو بووگەی ئاستی بڕیار بنمونە وەزارەتی خوێنی باڵاتوانی مەسەلەن دەوام بباتە 5 ئێوارە تا 5 ئێوارە درێژکە، ئەوەی کە لە چارەسەرەکان باشە نیوەی قوتابیەکان بنە ناو پۆل بە دوور یەکترەوە دانیشن. لە کاتێک وەک توێژەران باسییان کرد کۆمەڵە سمایە نەکرێتەوە، مەسەلەن بازارە هەمووی ئەتوانی تەڵەبە باشتر پابندبی لە کەسێک کە خوێندەواری نییە. مامۆستایانی زانکۆ پێیان وایە ساڵی ڕابردوو ئەزموونی خوێندنی ئۆنلاین لە بەشێک لە زانکۆکان پەیڕەو کرا، بەڵام نەتوانرا سەرکەوتوو بن، بۆیە زیانی زیاتر بووە لە سوود. بۆیە ناکرێت ئەزموونێک کە سەرکەوتنی نەهێنا بێت دووبارە بکرێتەوە. ئەوەی دەبینین لە ساڵی ڕابردوو شتێکی وا کە جێبەجێ کرا، تەسەوەر دەکرێت تا ئێستاکەش وەزارەتی خوێنی باڵایان وەزارەتی پەروەردە نەیانتوانی بە هەڵسەنگاندنێکی تەندروست و دروست بۆ بابەتەکە بکەن، چونکە ئەوەی کە ئێستا دیسان بڕیار لێسەدراوەتەوە بۆی بتوان دووبارە قوتابیان نچنەوە ناو کەمپەسەکان و ناوەندەکانی خوێندن بە دنیایەوە لێکەوتەی زۆر نێگەتیڤ و نەرێنی دەبێت لەسەر خودی پێگەاندنی قوتابی و کاریگەریەکی نێگەتیڤ دەکاتە سەر کۆمەلگا دوازار لەسەر خێزانەکان دوازار، چونکە ئێمە دەزانین کە ناوەندەکانی خوێندن یا ناوەندەکانی زانکۆ و ناوەندە ئەکادیمیەکان ناوەندێکی هەرە باڵای ڕۆشنبیرکردن و پێگەیاندنی تاکن لە ناو کۆمەلگای ئێمە. ئەگەر ئێمە ئەوانەمان دوور خستەوە نەمانتوانی بیان بین لەوێ کاریان لەسەر بکەین، ئەو دووریە دەبێتە فراغێک و دەبێتە کلێنێک کە ئێمە نەتوانین بۆکو پێویست پەروەردەیان بکەین. حکوومەتی هەرێمی کوردستان بێگوێدانەبار و گوزەرانی ژیانی هاوڵاتیان بڕیار دەدات و لەسەریان جێبەجێ دەکات. لە ئێستاشدا ئەم بڕیارەی بە ئۆنلاینکردنی خوێندن جۆرێک لە باڵقورسایی بۆ خەڵک دروست کردووە، چونکە هاوڵاتی توانای ئەوەی نییە موبایل یاخود ئایپاد بۆ مناڵەکانیان بکڕن. ڕەنگە دوازاریش بەکارهێنانی ئەم ئامێرە زیرەکانە زیان بەر پرۆسەی خوێندن بگەێنن، قوتابی لە جیاتی خوێندن خۆی بە موبایلەوە سەرقاڵ بکات. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، قەزای سۆران.